بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی ئاشتی و ئارامی و ئاسایش بۆ هەرێمی کوردستان. چەندە گرنگە ئێمە کەڵک و پند و ئەزمون لە ڕووداوەکانی ڕابردوو وەربگرین، لە شەڕ و ماڵوێرانیەکانی ڕابردوو وەربگرین کە بەسەر میلەتەکەمان داهاتووە. ئەم میلەتە خۆناغی زۆر سەخت و دژوار و ناخۆش و نامواری بینیوە. چەندە گرنگیتر لەو تێبگەین ئێستا کاتی پشودانێتی کاتیەوەیەتی کە بە ئارامی بە ئاشتی بە ئاسایش بژی. گفتوگوێن پرس و باسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فەدۆ مەخموری، پێشمەرگەی دێرین و کەسایەتی کۆمەڵایەتی. کاک فەدۆ سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەی بەڕێژ و تەواوی کارمەندانی کەناڵی کورسات و لە بینەرانی خۆش. سپاس دەکەم، زۆر بەخێر بێی. کاک فەدۆ، گەڕێنەوە بۆ مێژوویە میلەتە. مێژوویە میلەتە پێمان دەڵێ مێژوەکەمان پڕە لە کارەسات، پڕە لە ڕووداوی ناخۆش، پڕە لە خۆناغی هەوراز و نشێ و مێژوو چیمان پێ دەڵێ؟ وەڵا کاکە مێژوو چیمان پێ دەڵێ؟ من بەوەی کە بوویمە پێشمەرگە کاتی خۆی لە 79 چووی بە ناو کاری ڕێخستندا 83 بوویمە پێشمەرگە، ینی ئەزمونم هەیە لەسەر ئاشتی و لەسەر شەڕ، لەسەر هۆر ئەزمونم هەیە. لە شەڕەکان هەمووی زەرەرمەند بووینە بەڕاستی، شەڕەکان نەک بەرەو ڕووی دوژمن، لە شەڕی خۆکوژی، شەڕی براکوژی. ئێمە لە شاغ بووی شەڕی براکوژی کرایە. بەخۆ دەزانین لە ساڵی 75 هەیە تۆ گەنجێشی بەربیری نێ بەزەمە تەمەنێکم هەیە دەزانم لە ساڵی لە ئەفتالۆ ئەو 4 ساڵی مفوەزار بوو کاتی خۆی خەڵک تێگڕای پێشمەرگە بوو، هیچ ماڵێک نەبوو پێشمەرگەیەک دوو پێشمەرگەی نەبوو. لە بیرمە وەکو دوێنێ لێ بە لەحزەیەک بە یەک کۆبوونەوە لە 75 شۆڕشی کورد هەموو تێکچوو، ئەو هەموو چەک و مقەڕات و شتا هەمووی تەسمیل کرا. کە تەسمیل کرا کوردوەچی هەولێری گوتی بووە ئاردی ناو دڕک، هەندەشی نەقی جنوب بوو، هەندەشی لێرە و هەندەشی لەولاورە خەڵک دەگریا کە تفەنگەکەی فرێدەدا. سەدان کەسم دید دەگریا، هۆڕ و هۆڕ دەگریا لەبەر ئەوەی دەیگو شۆڕش تێکچوو، خەڵک شۆڕش و پێشمەرگاتی خۆشی بست. ئەوە بوو هەردەستی کوردی تێدا بوو کە ئەو شتە قەومە. لە دوایەوە شۆڕژێش کە هەڵگیرسا بەڕابەرایەتی مامجەلال و چەند سەرکردەیەشی بە ئەزمموی کورد، ئەوە بوو کە شۆڕش دامەزدا خەڵک چاوی لەوە بوو، ینی شتێک دروست بێتەوە لە شاخەکان پشتی پێ ببەستین، چکە دوژمنی سەرسەختی کورد زۆر بوو، لا سارۆرە دوژمنمان بوو. ئەوە بوو لە 78 کارەساتێکی گەورە دیسان حینەن کورد بە کوردی کرد، چەندی سەرکردە و پێشمەرگە نزیکەی 200 پێشمەرگە بەوەی لە سەرمان و لە برسان مردوو ئەوەی ڕمی کرا، بەدەستی کورد ڕمیگرا کارەساتی هەکاری بوو. لە دوای کارەساتی هەکاری هەر کۆڵی نەدا، یەکێتی کۆڵی نەدا، بەڕاستی پێشمەرگە هە دروست بوو، سەبر لە زیادە بوو. ئەوە بوو شۆڕشێشی یەکێتی تاکە شۆڕش و تاکە پێشمەرگە بوون کە لەو شاخە چالاشی گەورەیان بەرامبەری ئەو ڕژێمە ئەنجام دەدا و لە هەمووشی سەرکەوتوو دەبوون، چاو نەترسانە کەس چاوی لەوە نەبوو ڕۆژێک بە ساغی بێتەوە ناومان و منداڵەکەی ئەوی بۆ کوشتن چوو. شەڕی براکوژش لەوێ ڕوویدا، نەکە لەگە پارتی لەگە حیزبەکانی کرد چەندجارێک شەڕ ڕوویدا، بەس کەمی نەبوو، کەمکەمە بوو. هاتین هەتا 91 ماهینە با زۆری لەسەر نڕووی، هەتا 91 ماهینە بەس پێشی ئەوە شەڕێکت بۆ بژێرمەوە لە 86 شەڕێک بوو، شەڕی براکوژی. ئەبەو خوایە پێشمەرگەکان ئێستا لۆی هەیە زۆربەی زۆریان جیان لەو قسەبی کە ئەمن قسە دەکەم لە 86 هاوین بوو، بووە شەڕی براکوژی. پارتی و سۆشیالیست و شووعی لە یەکێتیاندا، ڕژێمیش بە هەموو قووەتی خۆی بە تۆ بلەمەی دەدا. لەو قەراسنجە دەیان پێشمەرگە شەهید بوو لە هەموو لایەک. پێشمەرگە ئاو نەبوو، وتیان بڕۆن ئاوی ڕادێتی سیارە بخۆن، ئاوی ڕادێتی سیارەمان خۆن. ئەو خلاص بوو، گوتیان کاکە نابی کۆڵ بدەین، نابی بشتێن، دوو لە ڕوتان گوتیان بڕۆن میز بخۆن. چەندین پێشمەرگە میزی خواردەوە، ئێستا زۆربەی زۆری شایەدی ئەو قسەنە. ئەوە ڕۆی ئەوەندە دۆخێکی سەخت بچکە حکومەت لە هەمووی ڕژێمی لە هەموو مایندا زۆر شەڕ بووین. ئەوە بهێنامان هەتا 91 هەموو خەڵک جەژنی بوو، گوتیەوە 91 هات و بەر لێ بچینە 91. کاک فەدۆ، ئەگەر ئێسەرنەوەیەکی نوێ ئەو گەنجانی دوای 2000 لەدایک بوون، ئەم ئەمانیان بۆ بگێڕیتەوە بڵێ ئێمە پێیان وتین ئاوی ڕادێتەر بخۆنەوە و پەرژین بێ لە ڕێبینەران میزی خۆتان بخۆنەوە لە تینوە، یعنی ڕەنگە وەکو
شتێکی ها بڕای پێ نەکە بەو خۆیەوەچی مەسەڵی کۆپتەرەکەی لێ کۆپتەرەکە شەروا بوو کە بازەکرا شتی زۆر گەورەمان بەسە هااتە بەسان دە شت دەی جێڕیەوە لە فلیمیش ئەوە نەکرایە ئەوەی بەسەر پێشمەرگە هااتە بەس خەڵک وەکو خۆت گوتیە و گەنجانە باوەڕیان نیاوێ ڕێلای نەوەکانی خۆم قسەم دەکردم بۆ هەندە قسەیەوە ئێستا بۆ ئێوە لە ژەرمۆلۆی هەیە ئەمن بمرمرێن ئای باپیرم درۆی گەورەی دەکردو لە ڕوتان یعنی شتەکانی شەمووی وایە ینی واقعی وایە ئەوە بوو نۆتویەکی بەسەدا لە نۆتویە کورت تێک ڕاگۆتمەوە بۆ یەک پارسە و شەڕی براکوژی نما و ڕزگارمان بوو ناوچەکان ئازاد کرا هەولێر و کەرکک و سلێمانی و شارانە هەمووی ئازاد کرا خەنی خۆشیمان بوو ئەو دارە دیسان جارێکتر بە خۆت دەزانی لە پەرچوازەی خۆمان و هەر کەس لۆ خۆم ڕژێم هەڵێکی بەدەست کرد ئەو بوو هجومەشی سەرسەختی کردۆ سە کوردستان و شارەکانی داگیر کردو و خەڵک کەتە ژێر زنجیری دەبا بە و خەڵک لەو ڕێگانە لە برسان دەمرد و هەتا چوینەوە سنوورەکان و ئەو شتانەمان زۆر بەسەهات دەی کاکە بگرا ئەوە مشکیلە نییە ئەوە بوو ئەو جارە دیسان لە ڕژێممانداوە وەکو لێژنەی تەنسێ گوتمە کاکەەوە بەرەی کوردستانیا هاتینەوە ناو شارەکان و شارەکان ئازاد کرا و حکوومەتێکمان پێکەینا ینی دەستکەوتێکمان بەدەستکات لە شارەکان هەر لە بە شەڕی خۆکوژی سەبرە ئەوە بوو بخۆت دەزانی سیوێکی ئاوی بەسەداهات سیوێکی ئابکارە ساتێکی زۆر گەورە و بەسە کوردان چکە ڕژێم هات شارەکانی داگیر کرد ڕژێم بەدەبا بە هاتە سەجادەکانی کوردستان و شەڕی لەگە کورد دەکرد لۆی هەیە بەس لە سیوێکی ئاب بەس لەناو ئەو هەولێرە ئەوەندی ئاگادارم 200 پێشبڕیە قارەمان بەس لەوێ شەهید و لە سەجادەکان کەتم ئەو دەستی ڕژێم بەسە کورد بە کوردی کرد کە کورد بە کوردی کرد شتێکی زۆر ناخۆش و گەورە بوو وەڵی ئەمن لە نەڕۆیشتم مەجالم نەبووم کەتمە خوار منتیقەی دەشتی هەولێر نەک لای شاخەکەی لای دەشتەکەی کەتمە منتیقی کۆدەرە و ئەولا گەیشتە شاخی قەرەچ و خەتا بەڕێز ئەو ئاکم قادری خۆشمان لەگەر بوو چەند پێشمەرگەیەک بوون کەتینەوەی خوایە چی بکەین ئەوە حکوومەت برێن ڕژێم هوزمی کردەوە و تازەی جیەکمان بەدەزۆنمە هیچ کەسەکەم بەدەستوە نەما تەوزێ بووین دەوێ گوتی کاکارکە جێ خۆی بکاتەوە ئەوەی دەستە ماڵان ئەوەی دەڕات تەسمی لەبتەوە ئەوەی شەڕ دەکە کەیف خۆتانە من تاقانە مامەوە هەستام سیقم بە کورد نەکرد وەڵڵەوە بیلەوەتی لەبەرەوەی شەڕی کورد کوشتنم ئەو نەدیت و سیقم بە کورد نەکرد فکرم کردەوە عەرەبێکە بوو برادەری باوکم عەرەب وتم وەڵڵی ئیلا سیقە بۆ عەرەبە دەکەم چوومە ماڵی ئەو عەرەبە شەو بە پێ ڕۆیشتم سەر ئەوە جار هە بە دز و ئەوم تێگەیشتم شەو بوو کەچوم خەریک و تەقەم لێ بکەن چێ گوتم کوڕی فران کەسم ئینجا هات وتی تۆ لە شێ هاتی وتم وەڵڵی لە هەولێر هاتیمە و لە ترسی ڕژێمی بە عەسەر هاتیمە و ئەوە هاتیمە لای تو گوتی تۆ لێرە دەبی 11 ڕۆژ لە ماریوان بوو بە چەک و تاقمەوە چوومەوەی ڕیش و شتم تاشی بەو خوددایە تەمەشاکە لە ترسی کورت هەراتم عەرەب وەری گرتمەوە کە عەرەب وەری گرتمەوە ئینجا عەرەب گوتیان چت دەوێ گوتمە من دەبی هەر بگەمەوە هێزەکانی خۆمانم گۆمەوە پێشمەرگە ئەمنیان هینا سولێمانی جلی عەرەبم لەبەر کردە تا هاتمە ئێرە ئینجا لێرە ڕۆیشتم شتی عەرەبێ ئاگالم هیچ ئاگالیشم لەسەر و بەسەیترە داتم یا هەلەبی کوردی گوتم هەلەبی دەگوت سولێمانی ئەوە نەیتەدەم وە ناوەڵە بە خێراتنیان دەکردم ئەمش عەرەبیەکەم باش بوو بە عەرەبی قسەم دەکرد زۆر احتیاجی بوو چوینە عدود ئەو کاتی فکرم لەوە دەکرد کە ڕانکردم گوتمە شاکە ئەم لە ترسی کورد چوویمە ناو عەرەب لە عەرەبی شەراتیمە چوویمە ئێران یعنی هۆرولان پێ باشتر بوو لە کورد کە نەمکوژی پاشی ئەو هەموو کارە ساتی بەسە کوردان ئەو ئەوەی کە باسی دەکەم سەدان خەڵک کوژرا و ڕۆی و سەدان زجی دایک سوتاکە ڕۆڵەکانیان بەدەستی کورد کوژدان بە خۆم برام کوژایە لە شەڕی براکوژی کوژایە باوکم لە خەفەتیوی دایکم ئێستا شەرکەتیە شنجی نییە کە باسی ئەوە دەکە کورد بەدەستی کورد من لە خانەوە دەکەی خۆم عەف شەهیدم هەیە هەمووی لەسەر کورداتی گوناح نییە ئەمن ئێستا شەڕی براکوژی بکەم ئەوجا من بەڕاستی پێدرم من مەلای مزگەوت نەبوویمە پێش نێژی بکەم و ئەوەندە تاقا و شەڕم نەکردبی شەڕم زۆر کردیە لێ هەیە خەڵکیش بەدەستی ئێمە کوژراوی ئەوەبی بەس لە ئاخیری بوومە کەسێکی کۆمەڵایەتی ئێستا من ئەوە 4-5 ساڵە بەس ئیشی سولح و سولحکاری و ئاشتەوایی دەکەم چونکە تۆبەم کرد لە شەڕی براکوژی ئێستا شەڕەکەم بەرامبەری دوژمن بە شەڕ ناکەم بەرامبەری کورد قەت ئەوانەی کە شەڕشە هەن لە ژیسان لەو بەرنامەیە ئەز دەکەم یعنی عاقل بن جارێشکە و شتە ڕوو نەداتەوە
جارێشکە کوڕی خەڵک بە کوژ نەدەن جارێشکە کورد کورد نەکوژی با دەست لە ناو دەست یەکنین قابلە ینی چمان لێکەم دەبی بە خۆمان گەورە دەبین ئەو هەموو عێزبە پەیدا بووە ئێستا هەندێک کەناڵ پیا بووە بەس لە شەڕە بەس لەوەیە کە بەڕاستی نەوتەکەی بەسەدارەکە شەڕ بکرێ ئەو کەناڵان فەدۆ بۆ ینی حەزبەکان لەگەڵ یەکتردا پێک نایەن لە کاتێکا دەزانن نەتیجەی هەموو شەڕێک هەرە بێ ئاشتی پێکەوە ژیان بێ خۆشەڕ ساڵێک دوان دە ئەوکو تۆ باسێ کرد تەمنێک ینی شەڕ بوو شەڕی براکوژی بوو شەڕ لەگەڵ هەموو لایەک نەتیجەکەی چییە هەر پێگاتنە هەر ئاشتیە جا بۆ بە قۆناغی شەڕەکەدا تێپەڕینەوە ئەنجە بچینەوە ئاشتی بۆ ئاشتیەکە نەکەین ئاشتێکە بە خۆشیان درێن ئاشتی ئەوەی کە شەڕکەریشە دەرێ ئاشتی بەس بە دەمەوە دەرێ بە دڵیوە ناری نەوەک ئاشتی هەوێنی هەموو ژیانەکە ئەگە ئاشتی نەبێ ژیان نابێ بەڕاستی من ئەلێرە دانیشتمە ئەگەر لەو ژوورەیت و لەو ستۆدیۆ تەمینم لە ژیانی خۆم بەڕاستی خەڵم دەرەزێ و تەمین نیمە لە خۆم گوناانیە توا خەڵک لێرە بستە هەولێر بترسێ خوایە و هاتیمە ئەوزارە قوتارم بی هیچم لێ نەکەنیان لە هەولێر دێتە سولێمانی خوایە و هاتمە ناویەچێتی هیچم کوورە گوناع بە قورآانە شتە بە قورآان گوناع ئێمەی کورد ئەوە بکەین 22,000 بەش یەکێتی شەهیدی داوە 22,000 بابیکەینە خاتری زجی هەناوی 22,000 داکە شەهید تۆبە بکەین تۆبە بکەین لە براکوژی تۆبە بکەین لە کورتکوژی تۆبە بکەین لەوەی ئەو نەمیمانەی کە بە پارە دەگیرێن و دێن شیرازەی کورت تێک دەن و شیرازەی حیزبەکان تێک دەین با دەریانکەین نەهیانکەی نێلن ببینێن بەڕاستی کارەساتە من دەچم لە هەولێر ئیجازەی حیزبێک وەردەگرم دێم لە سولێمانی حیزبێک دەکەم و مقڕێک دەکەم و بە کەیفی خۆم بە ئازادانە جوون دەدەم و قسە دەکەم باشە معارەزە هەبووە لە هەموو دنیا معارەزە بوو بە چه ئیسیفادەم لە معارەزەکە دێ تاکو ئێستا معارەزە چه ئیسیفادەکەم لێ کردیا بەرمی لە نەوتەچی دایمێ نیو موچەکی دایمێ پرۆژەی لۆکردیمە چی کردیا لە قسەی گەورە و مەشاکل زیاتر هیچکەی نەکردیا کاگە معارەزەی دەبی بچێ شاخ شەڕ بکەی برێ معارەزەمە بەو شتە ڕازی نیمە معارەزەی موچە لێم دەوێ معارەزەی بودجە لێم دەوێ معارەزەی ئاژوقە لێم دەوێ معارەزەی پارەی مقڕ لێم دەوێ جوونیشم پێدەدی ئەکورە معارەزەکەی وایە معارەزمە وەکو معارەزەی خەڵک نییە بە قورآن ئەو معارەزانەی لێرن هەموو تێکدەرن بەڕاستی تێکدەری چینە تێکدەری شیرازەی کوردن یعنی بڕات بە دەنگی جیاواز نییە ئەماناڵێن نێمە خۆمەڵگەک پێسی بە دەنگی جیاوازە بە خەڵکی جیاوازە خۆمەرز نییە هەموو یەکو یەک بیرکاتەوە وەچ خۆمان گوتی کە دەرێن بە ئاشتەوایی دەنجی جیاواز بە نەرمی دەبی دەنجی جیاواز بە ڕقی نابێ دەنجی جیاواز بە گەف و گوڕ نابێ دەنجی جیاواز بەوە نابێ برێم تێکت دەدەم تێکت دەشێن من دەتکوژم ئەخە دەنجی جیاواز ئەوهانە دەنجی جیاواز درێ دینایشی دێموکراتی و بەرەو پێشکەوتنە و خەڵک ئەزمموی لە هەموو شتە گوەرگتیە دەبا بە نەرمی بستە ناو کارەکەی خۆی بە نەرمی دەنج جیاوازەکەی خۆی بەکاربیێنی بە نەرمی بێ بەمن و بەتوو بری بێ کاکە ئەوە غەڵاتە ئەوە ڕاستە خۆ ناکرێت و ئەو هەموو تهدید و شەڕ و خەلشتکە بێنی بمکوژی و خەلشتکە بێنی تیرۆرم و خەلشتکە بێنی ئەو ئەزمونان لێ تێبدا وڵی پێم قوبور ناکرێ بەڕاستی پێم قوبور ناکرێت دەڵێن بە نەرمی گوێ ناکرن گوێ دەگرن بە نەرمی زۆر چاک گوێ دەگرن ئێستا من و تۆ مەشاکلێکمانەبی بەو خوددایە بە نەرمی زۆر زۆر جوانتر تێک دەگەین لەوەی بچینە دەرێ و ئەم لەو لا قسەی تۆ لێرە قسە بکەی دوای برێ و نەری ئێستا سنوورێکەیە ئەو لە هەمووی ئەو سنوورە بە دەسەڵاتی پارتی دەسەڵاتی یەکێتیە لە منتیقی هەولێر یەک کەس ناوێری دەنجی جیاواز شێویە قسە بکە ئێت و لێر بۆ لێرە دێ ئەو سلێمانە ئەو شاری ڕۆشنبیر و شارێکی بە ئەزبوون و شاری شاعیران و شاری هەموو سەقافەتەکە تو لۆ لێم تێک دەدی ئەمنەوە 30 ساڵە لێرەمە وەڵڵاهی ڕاستە من هەولێریمە هەر هەولێریشم تاسکەرەکەشم هەولێریە شانازیش بە هەولێریەکەی خۆم دەکەم بە سلێمانیم بگرە لە هەولێر خۆشە دەوێت چکە تێیدا دەژیم ئەمە 30 سال لە جەیەک بژیم بە ئازادی 30 سال مناڵم لەوێ گەورەبی هەمووی بە ئازادی گەورەبی و هەمووی خوێندنی تەواو کردی و کولیەی تەواو کردی و شتانی تەواو کردی شانازی بە سلێمانی دەکەم شانازی بە کەرکووک دەکەم ئەگە کوردم شانازی بە هەموو پارچەی کوردستان دەکەم ئەگە کوردەکی ساغ و مدڵەوە بەڕاستی ئەمن وەکو پێشمەرگەیەک زۆر زۆر دژی شەڕی براکوژی و تێکدانی کوردستانم ڕاستە کەم و کورتی هەر هەیە بەس ئەوانەی خۆشمان دەبی بە خۆیان دابستنەوە هەندە شتێ بکەین ئێستا کابرایەکی وەچی کاک باڤێڵ سەرۆکەکی گەنج سەرۆکەکی پیر نییە چوبیتە ناو تەمەن و برێن تووشی زەهای مەربوو نازانی گەنجە تۆغیانی ئیشکردنی تۆغیانی قسەیتی
ئازاترین مرۆڤیشە، ئازاترین سەرکردەشە ئەوەی بیرێ دەیکا ئێمە لەو پشتی نەگرین کاکە. تازەوا پۆستەشی گەورەی وەگرتیا ئەمە دەوی پشتیوانی لەو پۆستەی بکەین بەڕاستی، یعنی گەورەیە لۆ کورد نەکە لۆ یەشێتی لۆ هەموو کورد گەورەیە گەنجێکی کورد بستە ناو پرۆسێ و بتە سەرۆکی ئەوەی دێموکراتی وڵاتانی عەرەبی. ئەوە زۆر زۆر گەورەیە. ئەمە ناوی بە بچوو شتێک بووین. ئێستا لە فەیسبوک دەبیناندا خەڵک چش دەنووسی لەسەوە کاکە تۆ هیچی لێ نازانێ و سێ دەینووسی ئەوە دەکەی. ئەو شتانە زۆر ناخۆشە، ینی ئینسان دەبی هەر هەمومان لە گچکە هەتا دەیانەوێ بیکوژن تیرۆری بکەن. بڵێ بۆ دەیانەوێ بیکوژن تیرۆری هەمووی عسادەتە، ئەو ڕۆ عسادەتە. ئەگە ئەزمونە تەبی ئازابی دەیانەوێ بتکوژن، ئەگە پارە تەبی ئەوە بیدەوێتیان ڕەشوەت لێوەگرن. یعنی لە هەموو ئەکان عسادەتەکەیە چینەک ناشن ناسی قسە لەسە دەکا. ناناسی نازانێت و چی چت کردێ و چند نەکردێ و ئەوەلیاتت چۆنە و ینی ئەوە چییە قسە لەسە دەکات نازانی مەسەلەکەش چییە. ئەو شتانە خەڵک بە خۆی داوەستەوە باشە. لەوەی هەیە ئێستا بێنە هەندە قسە دەکەم قسەم دێتەوە سەری قسەم ئەو قسانە دەرێن وانە بوو کاکە من ڕاستی مەسەلەکە باز دەکەم وەکو خۆم قسە دەکەم. ئێستا چۆن لای تۆ لەو سۆدیۆ دانیشتمە قسەکانم ناسک ناکەم و بەو خۆیان چۆن لە دیوەخانی قسە دەکەم لەگە چار کەسی عشایر ئەو جار لێرەژەوە قسە دەکەم. چکە واقعی قسە دەکەم قسەکەشم بەڕاستی دەکەم. چی دیتیتم و چی دەزانم و چی بە خەیاڵم دابێ ئەوە دەکەم. ئێستا قەزیەی سولەکاری خۆ مەسەلەکە ئەوە نێ لێ دەباسی بەو خۆیان خەڵک تفەنجی پێگوە نایە لە 100 کەس بۆ یەکدی بکوژن چوویمە بە قسەی خۆش لای تۆ قسەکەم کردی لای ئەو قسەکەم کردیا پێکم هینانی دەستیان لە ملیە کردیا گریایمە بەخۆم گوتم ئەو خەی تەمەشاکە بە قسەی خۆش و بە قسەی نەرم چۆنەوە دەکەی. کاگرانکۆم یەک میسالۆ تو دێنمەوە. ئێستا تۆ کوردی منیش کوردم کاکە من پارتی بە تۆ یەکێتی کردم تۆ یەکێتی من پارتیمە دەکەوینە وڵاتەکی دوور و غەریبیەکی وەها ترسێکمان لەسەرە ئێزباتێکەمان لەبیر دەمینێ ئەگەر کوردی ڕاستە لەوە دەکەین فکر لەوە دەکەین دەیم کاکە وەرە ئێزباتەکەمان بەجێ خۆی بەزەمە هۆرد و کوردین وەرە با پشتی یەک بگرین ئەمە لێرە غەریبین با هۆردمان بینی یەک کەس ئێزباتێکی لەبیر نامینی کورداتێکەمان ئەو کاتی بەکاردەینی دەموچاوەکانمان بەکاردەین قسەکانمان فەرامۆشمان پێک بێن ئێدەبا ئەمێ لە فەڕاعی با ئەو فەرامۆشێ پێکبێنین یعنی چی ئەگە ئێمە لەگە حیزبەکان هەموو پێکبێن ئێستا یعنی قەنەعاتی شتە بۆ من وەکو پێشمەرگە نە سەرکردەمە و نە مەکتەب سیاسیمە و ناوم وەکو پێشمەرگەیەک ئێگەی ئەدامیشمان ئێستا تەوقیع دەکەم لە جیاتی سەرکردایەتی و مەکتەب سیاسی یەشێتی تەوقیعت لۆ دەکەم بە وەکالاتی هەمووی بەحیاتی ئەمە چاومان لە شەڕ نەبی و شەڕی براکوژی ناکەین کاکە یەکێتی ئەگە چاوی لە شەڕی براکوژی بی ئەگە بیکەیە سێ قۆنا سێ بەش چاوی لە ئاشتیە بەشەک چاوی لە شەڕ بۆ ئەویش بەملی داهاتیە یان دژمنانی کورد پێی کردینە ئەوە ئێمە مەسەلەکە بەڕاستی بە خۆمان دابچینەوە زۆر باش کەواتە ئاشتی چارەسەری هەموو کێشەکانە بەڵێ وای تێدەگەم و هەرواش دەبێت ئاشتی نەبێ هیچ شتێک چارەسەردانی چونکە شەڕەکانمانیتیە چەندی ساڵە شەڕ دەکەین چەندی ساڵە یەکتری دەکوژین چەندی ساڵە مارمان تاران دەکرێت چەندی ساڵە ئێستا من پێم خۆش نییە بچم خزم و کەسم و عاشیرەتم هەموو لە هەولێر بچم لەوێ دانیشم ئێرە بە چ کەتی مێرە شەڕی براکوژی بۆ بکەن چەندین کەستر لێرە ئێستاوە لە هەولێرە با بە لە بە شەڕی براکوژی کەتە هەولێر یعنی غەڵەتێکی زۆر زۆر گەورەیە دوایی ئەو گەورانەی لە ماڵەوەش با بە برای گەورەیە چییە حەقی وەیە نەسیحەتێکی ئەو گەنجانە بکەن کە چاویان لەو شتە نەبی چاویان لە گرژی نەبی چاویان لەوە نەبی قسە لەسەر خەڵک بکەن با بە دەنگدان بیکاکە دەنگ دەدەین دەنگ دەدەین دەنگەکی بە ئازادان دەین دەنگەکی بێتە زویر بدەین چێ دەنجی نابا ئەو سەرکردەبی خۆ من نەمان گوتیە وەڵڵای ئەمن دەی سێسپێنەوە سەر دوایی ئەم بەڕاستیە قسەت پێ بم کاک بافێل و کاخوبات ئێستا نەوەشی وایە نییە برێم کوڕەکەی دێتە جێوی ئەو دێتە جێوی بە بنەماڵە دەڕوا و ئەو سەرکردایەتی ئەوها دەڕوا قەنەعاتم هەیە لە دوای کاک باڤێل و کاخوبات کەسیت کە لەو بنەماڵە نایە جێیان بگرتەوە ئێرە بە ئەمە پشتیوانی ئەو دوو نەفەرە بگرین کاکە پشتیان بگرین چاوم لەوە نییە یەشکە لە دووی دێ مناڵەکە گەورە دەبی دەفتە شت بەو خوددایەک نابتێ ئەوانە هەر هەورشتیان کە هۆرشتیان بەڕاستی پیاوی ڕاست و نەرم و بە ئەزمونن ینی ئەزمونیان زۆر پیاکردی خۆشە نییە کابرا لە شاغبی ئەزمونی پیاکردبی دیتیتی کە چ دەکرێت چ ناکرد دوای کوڕی سەرکردەیەکی وایە ینی شتێک لە باوکی فێر بووە کە چی بکە و چی نەکە ئەگەنا ئەو وڵاتانە هەڵی نابژێن بۆ سەر و ئەو ڕۆ بەڕاستی هێنجا ئەو شتانەیە ینی
کورت هەمووی بە خۆی دابستەوە چیت کە چاومان لەو شتانە نوی چیت کە تاالێق لێک نەدەین ئەو قسانەش لۆیە هەندە خەڵک بە تاالقی تێبگا برێ وای گۆ بە زوا دەرێم خەڵک ئاخربی وا دەرێم کە بزانین کو بۆ و کو نەبوو یان ئێمە چۆن ڕۆیشتینە چیمان کردی و چیمان نەکردە بە چ قۆناغدا ڕۆشتنی هەتاگەیشتینە ئەو ڕوو ئێدا بەسە با ئەوڕقەشی سپی لەسەر مێزدانین با شەڕ نەکەین بەو خۆیان کەس ناڕووقی بەو خۆیان نە پارتی بە یەشێتی دەڕوقی نە یەشێتی بە پارتی دەڕوقی با هەلێک ئەوە دوو عز بە سەرچێکەیە گچکەکانی ژوا دەزانی وەڵی ئەمن لە ئەوەلی وەم گوتیا لە عیزبی بچووک بچووک هەتا دەگاتە ئەو دوو عیزبە هەمووی لە تێکدانە هەمووی لە مەشاکیلە هەمووی لەوەیە ئەو دوو عیزبەت شەڕ بکەن و جێ هێلانەیەوان خۆشبی جێگای ئەوان خۆشبی جێ خۆیان بکەنەوە هەر یەکەچی دوژمنەی کوردشی لە پشتە کە ئەو شەڕانە لەگەر ئێمە دەکەن خۆ ئێمە نینە دوایی خەڵک باز دەکە ئەرێ یەشێتی پارتی لەوەی کرد کاکە بزانە عیبەکانی چیانمان زیاترە بزانە چاکانی چیانیشمان زیاترە لە هەموو شتەکەمە خۆ شەریک نین لە هەموو شتە وڵا شەریکین و لە هەموو عیب و عوزرێک خۆمان پێچاکەوانش خۆیان پێچاکە بەس دەبی حکم لە دەست زەماوەرت زەماوەر بڕیار بدا چیانمان باشترین لە چیانمان چیانمان ئازاترین لە چیانمان چیە ئەو شتانە خەڵک بەخۆی دەبی پێداچوونەوە بلو خۆیان دەست خۆش کاک فەدۆ ئەمڕۆ سیوێکی یابە وەکو تۆوتە ینی سەدان شەید یەکێتی هەیە لەم ڕۆژەدا لە هاتنی دەبابەکانی باسا بەڵام ئێمە ئەم ئازارە هەڵ نادەینەوە ئەم برینانە هەڵ نادەینەوە ئەم مێژووە هەڵ نادەینەوە بەڵکو دەیکەینە هەوێنی ئاشتی و بانگەوازی ئاشتی و پێکەوەیی چونکە کورد و کوردستان ینی بە شەڕ هیچی دەست ناکرێت بەڵکو بە ئاشتی و بە پێکەوەی و بە پێکەوە بوون بەهێز دەبێ و دەتوانینەوە ئەزمونەشی کامانە بیپارێزین دەکەم کاکە من لەسا سیوێش یا زۆر شتم پێ بەس بەڕاستی ئەوش خۆر گوتی برینەکان ناکولێنمەوە کە چی بووە چی نەبووە با هەلۆندە تەواو بین تەواو چیت کە باسی دەکەینە هەوێنی ئاشتی و بەهێزبوونی کورد و کوردستان هیچ شتێک نەکەین چیت کە باسی کۆن نەکەین چی بۆ چی نەبووە خۆی بەسەریاتیەوەی بەسەر یەکێتی هاتیا و کارەساتانی باسم کرد دەوەرە عیز بکەم پێ برێ وەڵی یەکێتی ئەو های لە ئێمە کرد یەکێتی ئەو حکوومەتی هێنا ئەمەی فەوتان یەکێتی ئەو خیانەتی کرد یەکێتی یەک مەترە حەردی لە کوردستان فرۆشت یەک کەسم پێ بری ئەو شتانەمان نەبووە عیبانەمان نەبووە لە ترسنۆکیش نییە باسی ناکەن ئەڵەم لە ترسنۆکی نییە باسی ناکەن بەڵکو لە خەمی ئەزمونونەکەی لە خەمی کووردە لە خەمی کوردستانە تێک نەسی گرژی پێیانەبی شت ڕوونەدا خەڵک دەزنە چەک لێ قەلەم بەکاربیێنین چیت کە چەک بەکارنینین هەروەچ خۆم چەند سارم شەڕ کردی و لە زۆر شت بەشدار بووم وەڵڵاهی لە هەشتا و دوو خۆم شێت کرد چوومنا ئەو کەرکووکە نۆ ڕۆژ بە جلو بەرژشێتی یەکەم عمل بێن چالاکی گەورم ئەنجامدا ئێستا بەخۆم فکری لێ دەکەم خوایە من کورە وەڵڵاهی بەشەر نەبوویمە من فکرم نەکردیە ماڵ و مندار باب داگ دەگیرێ بەخۆم دەژێمێ خۆت کرد بە شێت لەناو شێت بەر دۆ چالاچێک لۆ کورد وام دەزانێگە و چالاچە بگەم کورت هەمووی نەجاتی دەبێ هەمووی ڕزگاری دەبێ فکرم وا بوو ئەمن ئەو هەموو شتم کردێ ئێستا هاتی بەبوویمە کابرایەشی ئاشەوای و سولەکاری ئێدە با خەڵکیش تۆزێک وەکو من بکە چیت کە شەڕ نەکەین چیت کە بە ئازادی لە خۆمان هاتوچ و شارەکان بکەین بە ئازادی دەنگ لە خۆمان کۆکەینەوە بە ئازادی ئیش بکەین لە ئیش بکەن برێ نوێرێ من دانابڕێم لە یەشێتی چکە تو تازە خلاص کابراایەک 45 ساڵ لەگە عیز بەگوی ئەی تەمەنم چەند نەکاکە تەمەنیشمە 15 ساڵ بوو هاتی منەوە ینی وەچی زگماشی لیاتی و شیری دایکت دەخۆی ئەو هەملیاتی تازە ناتوانم تەمەن درێژ و ناتوانم تەمەن درێژ و ساغ و سەلامەت بی کاک فەدۆکیان هەر بمێنی بەڕێز و خۆش گەنجیشی ماشەڵا هێشتا ئەوەندە خۆت پیر مەکە زۆری سبوو ئامە زۆری دەستکاری خۆم کەشفت کرد کەشم کاگە ژنەکەشم باشە لەگەرم بەڕاستی ڕێکم دێخیەوە و دەکەوە هەفتوەشتم لەگەر ناکەەوە مشکلی لەگەرم نییە مانای ئەم گەنج زەمینێمەوە ئەساسی پیاو بە گەنجی بنێتەوە نەسیعاتێکی ژنەکان دەکەم لەگە پیاوەکانتان باش بن ڕێک و پێگون پیاوەکانتان نەخۆش مێخن پیاوەکانتان مەمرێنن پیاوەکانتان پیر مەکەن ئیتر باشتن یەخوار بەختەوەر بن پێکەوە هەر بمێنن بۆ یەکتری خۆشەویستان تا پێتان نەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ